کەسایەتی وەرزشوان، دۆستان و لایەنگرانی تیمی داڵکورد لە یاریگای داڵکورد بۆ پشتیوانی لە یەکەم یاریان لە ناو یاریگای خۆیان کۆبوونەتەوە. ئەندامی شارەوانی شاری ئۆپسالا باز لەو کاتە دەکات کاتێک داڵکورد یانەکەی لە بۆرلێنگەوە گواستەوە بۆ شاری ئۆپسالا. لێکەم ڕۆژەوە کە داڵکورد ویستی بێتە شاری ئۆپسالا پێم وتن بەخێر بێن بۆ ئۆپسالا، بەخێر بێن بۆ ماڵی خۆتان. من بڕوام بەوە هەیە کە هەموو کەس مافی وەکویەکی هەیە و داڵکوردیش هەمان مافی هەیە کە هەموو تیبەکانی دیکە هەیەە. دیارە ماندووبوونی زۆرمان کێشە لە سەرەتاوە تا داڵکوردیان لێرە قبول کرد، لێرە پێیان وابوو ئەوە دژایەتیە لەگەڵ یانەکانی دیکە. بەڵام من زۆر هەوڵم بۆ مافەکانی داڵکووردا کە ئەویش وەکو هەموو یانەکانی دیکە مافی خۆی هەبێت لێرە. هاندەران خۆشحاڵن کە داڵکورد لە یاریگای خۆی یەکەم یاری دەکات و دەڵێن بێگومان داڵکورد دەیباتەوە. کۆبوون 2 ساعت بەرێ دەست پێکرد بۆ ناسکردنی ناودە سیاسەت مەدەر هەنە کەسێ ناسی لە ئوپسالا هەنە پرۆفیلی ئوپسالا و هەموو ئەلیگری داڵکورد دۆستێ نو هاتن و جارە یەکەمە ئیسال ماچە داڵکوردی لە ماڵە داڵکورد ببێ ئەم هێویدارن ئەم بووی ماچێ بسەرکەون ji bo wê li verin ji bo piştgiriya Dalkurdê. دیارە داڵکورد هەروەکو هەموو یەکێک لەو بەشانەی کە با بڵێن کورد بە قۆناغی سەختی خۆی کە تێدا دەپەڕێ ئەویش ئەو سەختیە و ئەو ناخۆشیە و ئەو کێشانەی هاتووە بەڕێگا. بەڵام خۆشحاڵترین شت ئەوەیە کە ئەو ڕۆگەیوەتە قۆناغێک بەڕاستی کە ئەو شتانەی هەمووی بڕیوە. ئەو ڕۆکە دەبینین کە لە وڵاتێکی ئوروپادا لە دەروی وڵات ئاڵایەکی جوانی کوردی لە مەیدانێکی وەرزشیدا دوور لە سیاست دەبینی ئاڵای کورد دەڕێژێتەوە ئیتر بەڕاستی نازانم پێما بێەوە هەموو شتێکە بیڵێن. یاریگای داڵکورد بە ئاڵایی کوردستان ڕازاوەتەوە و یاریەکە لە نێوان داڵکورد و تیمی ترێلەبۆریە. لە خولەکی 36 و 38 داڵکورد 2 گۆڵی تۆمار کرد. هاندەرانی تیمی داڵکورد خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بۆ تیمی داڵکورد. لە یەکەم یاریدا لە یاریگای خۆی کە داڵکورد دەیکات 2 گۆڵ بەرامبەر بە 0 بەرامبەر تیمی ترێلەبۆری سەرکەوتنی بەدەستهێنا. ئەوارە هەورامی کوردستان 24 یاریگای تیمی داڵکورد ئوپسالا سوود.